با کەمێک لەسەرم پرسە ڕاوەستین گفتوگۆی لەسەر بکەین ئەویش بەوەی کە لەگەڵ سۆران خەڵف کە بەرپرسی پەیوەندیەکان و هەروها ڕاگەاندنی دەستگای خێرخوازی بارزانیە سەبارەت بە پرسی ئاوارەکان هەروەها پەنابەرەکانیش قساکەین چونکە ئێستا یارمەتیەکان لەلایەن حکوومەتی عراقی و وەستێنراون دەستگای خێرخوازی بارزانیش پێگومان ئەرکی قورسترە بێت لە کاتێکدا کە کوردستان خۆشی دۆخێکی با بڵین زۆر بەو شێوەیە نییە کە ئەو هەموو پەنابەر و ئاوارێش کە ڕووی تێکردو لە لایەکیترەوە حکوومەتی عراقی دەستی لە هاوکاریکردن و یارمەتیەکان هەڵگرتووە لەگەڵ ئەوە تەنیا حکوومەتی عراقی نیە بگرن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش بە هەمان شێوە یارمەتیەکانیان کەم کردوتەوە لەگەڵ کاکسۆرانم بەیانی گفتوگۆکەین بەخێراتی کاکسۆران زۆر سوپاس دانی تۆ باشتر بژی سپاس دەکەم کاکسۆران با پێش هەموو شتێک باسی ئەوە بکەین کە لە عێراق یاسایەک نییە کە پەنابەر ئەوەی کە ڕوو ئەکاتە عێراق لە دوای چەند ساڵێک بۆی کە ئەم ئەرکە هەم لەسەر عێراق سوکتر ببێتەوە هەم لەسەر ئێوەی کە ڕێکخراوی خێرخوازی بارزانین و چەندین ڕێکخراوی دیکەش هەن کە ئەو یاسایە وا بکات ئەو پەنابەرانە وڵاتینامە وەربگرن بۆ نمونە ساڵانی پێشتر فەڵەستینی هەبوو ئێستا هیچ ئەم ئاوارانە هەن و ئەم پەنابەرانە هەن سووریەکانیشن بەڵام پێشتر خەڵکی میسر و فەڵەستینیش هەبوون چەند ساڵێکیش بمانایە لە عێراق هاوڵاتینامەیان وەرناگرت هەر ئەوە لەژێر چاودێری حکوومەت بمانایەتەوە بۆ بە چۆن بژێوی ژیانیان و هەموو شتێکی دیکە ئەمە تا چەند کاریگەری هەیە و چۆن ئەبێ ئەم چارەسەر بکرێت سپاس بۆ ئێوە سپاس بۆ ڕۆڵی میدیا و بە تایبەتی ئەم ماوەیە تیشکی خستوتە سەر ئەو بابەتە چکە بابەتێکی زۆر گرنگە و پەیوەستە بە کۆمەڵگەی ئێمە بە تایبەتی خوشک و برایانی ئێمە لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات لە باکوور کە دێنە بەشێکی دیکەی جەستەی خۆیان کە باشووری کوردستان و نیشتیمانی خۆیان ێزانن بەڵام بیرمان نەچێ ئێمە لە چوارچێوەی سنووری دەوڵەتێکین کە پێڵی دەوڵەتی عێراق ئەو یاسایانەی کە کاری پێکرێ بەداخەوە لە حکوومەتی عراقی هاوڵاتی نامە نادات بەو هاوڵاتیانەی کە لە وڵاتی خۆیان کە سەر و ماڵ و حاڵی خۆیان جێڵن و ڕووەکەنە عێراق لە کاتێکە هاوڵاتیەکی عراقی بەرپرسێکی عراقی زۆربەی زۆری ئەو بەرپرسانەی کە ئێستا لە سڵتەی بەڕێوەبردننی عراقان لە کاتی ئۆپۆزیسیۆن بوونیان ڕویان کردوتە وڵاتەکان و ئێستا جنسی ئەو وڵاتانیان لەگیر بە هاوڵاتیانیشەوە کە ڕۆکەنە شوێنێک چاڕوانیەوەکەن زووترین بە هەمان شێوە ئەگەر هاوڵاتی تاکێکی سادەی ئەم وڵاتە بێت و بۆ بژێوی ژیانی بێت یا بۆ کاری بزنس بێت یان بۆ هەر بوارێکی خوێندن بێت ڕووەکاتە وڵاتێک ئەبینیت لەوێ جنسی ئەو وڵاتە زامنەکات و پێژێت ئەوان لە سڵتەوە ئەگەر دەست پێ بکەین کە ئەبینی لە وڵاتی عێراقا کە ئێستا زۆربەی زۆری سەرکردە عەرەبیەکان کە لە وەختی ئۆپۆزیسیۆن بوونیان لە زۆربەی زۆری وڵاتەکان و سە هاوڵاتی نامەی وڵاتیانەیە یەکێک لە خەلەلەکانی یاسا لە حکوومەتی عراقی ئەوەیە کە ڕێگە نادات ئەو هاوڵاتیانە هاوڵاتی نامە وەربگرن ببنە بەشێک لە کۆمەلگا ئەبینیت ئێمە لە کاتی پێشکەشکردن یا لە کاتی خزمەتکردنی هاوکارەکانمان ئێمە هەمیشە ڕوبەڕووی ئەوە بووینەوە بە تایبەتی ئەگەر سێکەین برا مەسیحەکانمان ئێستش هاوڵاتیە مەسیحیە قیبتیەکان کە لە فەڵەستین و لە مسرەوە هاتوونەتە عێراق ئەگەڕێتەوە بۆ چەندین ساڵ تا ئێستا هاوڵاتی نامەیان پێ نەدراوە لە کاتێکە خێزانەکانیان خەڵکی عێراقیشە مناڵیان لێرە وەچەیان خستوەتەوە هەمیشە ڕوبەڕووی ئەو بابەتە ئەبینەوە بۆیە ئەبینی ئەو یاسایە هەم پێویستی بە ڕێکارێکی باشتر هەیە هەموار بکرێتەوە و بتوانێت ئەو خەڵکانە تێکەڵاوی کۆمەڵگە ببێت لەلایەکی دیکەشەوە ئەو زەختەی و ئەو مەسروفاتەی کە حکوومەتی عراقی پێویستە بیکات هەڵسێت بە ئەرکی سەرشانی خۆی ڕاستە خزمەتکردنی ئاوارە لە ئەرکی پێشینەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ئاژانسەکانی یوئێنە بەڵام بیریشمان نەچێت سیادەی دەوڵەتی ئەو دەوڵەتەیان ئەو وڵاتی کە ئەو پەنابەرانە ڕووەکەنە وڵاتە دەبێت بە ئەرکی مرۆڤانە و یاسایانە و نیشتیمانی و وڵاتی خۆی لە چوارچەوەی ئەو دەستورەی کە بۆ وڵاتەکەی دایناوە بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی پێی هەڵبسێت. بەڵێ کاک سۆران جیاوازیەک هەیە لە نێوان ئاوارە و پەنابەر هەر لە ناوەکانیانەوە هەتاوەکو شێوازی ژیانکردنیان لێرە کامیان لەوانە ئەرکیان قورسترێکە لە ئەستۆگرتنی بژێوی ژیانیان یاخود تێکەڵکردنیان بە کۆمەڵگا لە کاتێکتا کە ئێستا
ئەو یارمەتیدانانە بڕاوە و ژماری کامیان زۆرترە لە کوردستان؟ بەتاکید هەردووکیان لە چوارچێوەی ئەگەر پێناسەکەی بۆ دابڕێژینیان بەو پێناسەیە کە نەتەوەی گرتووەکان پێناسەی کردووە ئاوارە و پەنابەر لە خاڵێکە هاوبەشن کە ئەویش ماڵ و حاڵی خۆیان بەهۆی هۆکارێکی سیاسی یان هۆکارێکی شەڕ و ئاژاوە یان لەبەر نەبوونی مەسلەی برسێتی ڕوئەکەنە وڵاتێکی دیکە. ئەلبەت هەم ئاوارە و هەم پەنابەرانیش ئێستاکە لە کوردستان هەن لەبەر ئەو هۆکارەیە هۆکاری سیاسی و شەڕ و ئاژاوەیە کە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە. حتمما ئاوارەکان خەڵکی وڵاتەکەی خۆتن لە شارێکەوە بۆ شارێکی دیکە هاتوون. بۆ نمونە ئێمە ئەگەر بە جەمع ئێستا ژمارەکە لێدەین نزیکە 1 ملیۆن ئاوارە و پەنابەر بزات ئەگەر بە ژمارە ڕوونی بکەینەوە 93800 شتێک ئاوارە و پەنابەر لە کوردستانە هەیە. بۆیە تاکید ئەو ئاوارانەی کە لە خواروی عێراق و لە شارەکانی دیکەی وەکو ئەنبار و وەکو مووسڵ و وەکو ئەو منتیقانەی تکریت و سەلاحەدین ئێستا لە کوردستان نیشتەجێن ناو کەمپەکان و دەرەوەی کەمپەکانیش بیرمان نەچێخۆ هەر ئەو کەلتورەیە کە هاوڵاتیەکی بەغدادی و بەسراوی دێت لە کوردستان شوقەیەک بۆ خۆی ئەکڕێت و ژیانێک بۆ خۆی دابینەکات بەڵام ئەو توانای نییە بۆ پێویستی بە خزمەتکردنە لە چوارچێوەی بەڕێوەبردننی ئیدارەی کەمپێکە. بەڵام بیرمان نەچێت ئەوەی تریان کە زۆر گرنگە پەنابەرانن. ڕێژەی پەنابەران و ژمارەی پەنابەران ئێستا لە کوردستان لە کەمپەکان و دەرەوەی کەمپەکان 146071 کەسە بە پێی ئامارەکانی ئێمە دەستگای خێرخوازی بارزانانی. 10 کەمپی پەنابەران هەیە لە کوردستان کە گەورەترینیان کەمپی دۆمیزە لە دهۆکە. ئەم بابەتە ئەتوانیت یعنی لەگەڵ کۆمەڵگە ڕێک بخرێتەوە. وەکو پرسیارەکەی جەنابیشت کامیان قورسە چونکە قورس بوون یان مەسەلەن تێکەڵاوبوونیان لەگەڵ کەلتوری ئێمە کەلتورمان نزیکە لە یەکەوە چونکە ئەگەر وەکو وڵات سێکەین وڵاتێکی دراوسێ یەکین کەلتورمان بەسەریەکە زاڵە لە ڕووی یارمەتیدانەوە ئەڵێم بۆ نمونە لە کاتێکا کە ئێستا ئەو یارمەتیانە ڕاگیراون لەلایەن حکوومەتی عێراق و خۆ هاوڵاتی هەروەکو باسیشمان کرد شارەکانی خوارو ناوەڕاستن کە هاتوونەتە ئێرە حکوومەتی عێراقیش ئێستا دەستی هەڵگرتووە لە یارمەتیدانیان. ئەلبەت ئێمە لە چەندین کۆبوونەوەمان بە تایبەتی کۆبوونەوەمان کردووە لەگەڵ نوێنەری نەتەوەی گرتوەکان لە کوردستان و نوێنەری نەتەوەی گرتوەکان لە بەغداوە ئەم ڕاستپاردەی کۆبوونەوەکانیشمان ئاراستی وەزیری ناوخۆ کردەوە گەیاندومانە بە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێویستیان بە خزمەتکردنە بەداخەوە حکوومەتی عێراقی نەک بەرامبەر بە پەنابەران بەرامبەر بە هاوڵاتیانی عێراقی کە ئاوارن لە شارەکانی کوردستان ناو کەمپەکانە ژیان و بارودۆخ و گوزەرانیان زۆر خراپە هەڵنەساوە. بۆیە هەڵنەساوە بە ئەرکی مرۆڤانەی خۆی ئەرکی هاوڵاتی نامەی خۆی کە هەر یەک لەو تاکانی کە ناو کەمپەکانان لە راپۆرتەکان ئاماژەی پێەکەن لە میدیاکانەوە ئاماژەی پێەکەن لە داواکاریەکانی ئاماژەی پێەکەن خزمەت گوزاریان پێشکەش ناکرێت بە بیانۆی ئەوەی کە پێویستە ئێستا وڵاتی عێراق ئارامە و بگەڕێنەوە بە جێگەی خۆیان خۆ لە کاتێک کە شەڕ و ئاژاوە و دەوڵەتی داعشیش هەبوو کێشەیان هەبوو لە ناو کەمپەکان ئاژیان ئاوارەکان هیچ خزمەت گوزارێکیان پێ ناگەیشت ئەوە ئەرکی ئێمە بۆ وەکو گلەیی دائیمەن گلەیمان کردووە لە ڕێکخراوەکان و دەوڵەتی عێراقیش. بۆیە ئەرکێکی سەختە بەڕاستی یەکێک لە قەرارەکانی حکوومەتی عێراقی ئەوەیە کە بگەڕێنەوە بە جێگەکانی خۆیان خۆ یەکێک لەو بابەتانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە سەربەڵندە و مرۆڤ دۆستە و میوان دۆستە شانازی پێوەکەین وڵاتانی دنیا و ئاژانسەکانی UN و نەتەوەی گرتوەکان سپاس گوزارن بۆ ئەو بابەتێک کە خزمەتی ئەو خەڵکانە ئەکرێت چ وەکو حکومەت چ وەکو هاوڵاتیانی کوردستان لە سەردانیکردنی سکرتێری نەتەوەی گرتوەکان یەک لە دوای یەک کە سەردانی کوردستانەکەن ئەچنە ناو کەمپەکان لەوێ هەم خۆیان بە چاوی خۆیان ئەیبینن کە ئەو تێکەڵاوبوونی و ئەو خزمەتکردنە لە ئاستی ئاوارەییان نییە مامەڵەی ئاوارە بکرێت لەگەڵ ئەو خەڵکانە مامەڵەی هاوڵاتی ئەو وڵاتە و کەسی ئەو وڵاتە ئەکرێت چکە بیرمان نەچێت هەمومان پێکەوە لە کەلتورێکە هاوبەشین کە کەلتوری مرۆڤایەتیە سەدەیەکە داڕێژراوە کە بارزانی ئەفەرمێ شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت. بەڵێ زیندوترین نمونەش هەر خەڵکی ئەمبارن ئەمبار ئێستا دەستی ئاودانکردنەوەی تا ڕادەیەک گەیشتۆتێ بەڵام خەڵکی ئەمبار ئێستا لە هەرێمی کوردستان هەن و ناگڕێنەوە بۆ نمونە لە پرۆگرامێکی خۆمان کەی کوردستان 24 و هەر خۆم پێشکەشیەکەم ئەبینین
زۆر جارۆ خەڵکانی کە لە ئەمبار و ناوەڕاستەوە یاخود لە شارەکانی ترەوە دێن ڕازین بەوەی کە لە کوردستان بمێنەوە بەڵام نەگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان. باشە کاک سۆران، بابینە سەر ئەرکی ڕێکخراوە نێودەوڵەتەکان یا ئاژانسەکانی UN لە یارمەتیدانی ئەو ئاوارانە و سوکردنی ئەرکی بژێوی ژیانیان یاخودە و ئەرکێکی ئێستا لەسەر شانی ئێوەیە تا چەندە ئەوان هاوکارن لەگەڵتانە؟ ئەلبەت ئاژانسەکانی UN و ئەوانەی ڕێکخراوە نێودەوڵەتەکان کارەکەن پشت بەو کۆمەک و هاوکاریانە ئەبەستن کە لە وڵاتانی دنیا پێشکەشەکرێت بە تایبەتی نەتەوە یەکگرتووەکان و UN پشت بە ئەو هاوکاریانە ئەبەسێت کە وڵاتانی دنیا بە تایبەتی ئەوانەی دەوڵەمەندن و کاری مرۆڤایەتی و خزمەتکردن و بۆ بەشێک لە میزانی خۆیان بودجەی خۆیان تەرخانەکەن بۆ خزمەتکردنی بوارەکانی منداڵانە، ئافرەتانە، تونند و تیژیە، ئاوارەیە، پەنابەرە، لە سەکتەرە جیاوازەکانی تەندروستیە، پەروەردەیە، بابەتەکانی دیکە ئەبەخشنە UN و ئەرکی UNیشە ساڵانە ئەو بودجەیە تەرخان بکات بۆ ئەموو ئەو وڵاتانەی کە ئاژاوە و شەڕ و نەهامەتی و برسێتی و بابەتەکانی دیکەی تونند و تیژی بەرامبەر ئافرەتە، بەرامبەر مرۆڤە، بەرامبەر ئاژەڵە ژینگەیە تەرخانەکات. ئەو پارەیە کە تەرخانێکات بە پێی سەکتەرەکانی خۆی جایەکاتەوە کە خزمەت بە کۆی گشتی مرۆڤایەتی و کۆی گشتی کوورەی زەوی لەسەر زەوی جا بە لە ژینگەوە بیگرا تاوەکو ئەگاتە بابەتیەکانی وردەبێتەوە بۆ پەروەردە و فێرکردن و تەندروستی و بابەتانە. بۆیە ئێستا ئەو وڵاتانی کۆمەک بەخشیش لە هاوکاریکردنی UN هاوکارەکانیان کەم کردوێتەوە بە تایبەتی بۆ عێراق، چونکە سیستەمی بەڕێوەبردننی کەم لە هەموو دنیا لە ڕۆژێکەوە دەست پێکات بۆ چەندین ساڵ، لە 4 ساڵە لە 5 ساڵە حەدەکەی کۆتایی پێدێت. بۆیە بینیت ڕێژەی کەمپەکان لە کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ ئێسش کەم بکەرەوە خەڵکێکی دیکە لە شارەکانی دیکەوە، چونکە مەسەلە برسێتی نییە. لە ئێمە لە عێراق و لە سووریا کێشەی استقراری ئەمنیە، استقراری سیاسیە. بۆیە ئەم دوو حرەکاتە کە ئەکرێت مرۆڤایەتی لەوێ خۆی پێڕاناگیرێت. مناڵی بە زۆر ببرێت بۆ مەسەلەی سەربازیکردن، ئامان نەبێت، نەتوانێت بە ئاسانی بژێت، کارەبای نەبێت، خزمەتگوزاری نەبێت. ئەم بابەتانە وا لە هاوڵاتی ئەم وڵاتە ئەکات نەگەڕێنەوە بە وڵاتەکانی خۆیان. بۆیە ئاژانسەکانی UN پارەکانیان کەم کردوێتەوە. بەداخەوە ئەیڵێم کە ئێمە هەمیشە لەم هەفتەیە بەڕاستی چڕمان کردوێتەوە چاوپێکەوتنەکانمان، پەیامەکانمان، بانگەوازەکانمان ئەوەیە کە ڕێکخراوە نێودەوڵەتەکان سەح بکەن، بە تایبەتی UNICEF ئاگاداری کردوون لە زۆربەی زۆری کەمپەکان کە کۆتاکاری هەتا سەری مانگە. تۆ لە هەر وڵاتێک لەناو کۆتاکاری هەتا سەری مانگە واتە لە ڕووی پەروەردە، لە ڕووی دابینکردنی ئەو ملتەزەماتانەی کە لەسەر UNICEF پێویستە، بابەتی ئاوە، بابەتی ئاوەڕۆیە، بابەتی خزمەتکردنی پەروەردەیە، ئەم بابەتانە کە بوەستێت لە ناو کەمپەکان و لە دەرەوەی کەمپەکان بۆ خزمەتکردنی پەنابەر و ئاوارە زەرەر و زیانێکی زۆری بەدوادێت. لەلایەکی دیکە حکوومەتی عێراقی بەم بابەتە هەڵنەسێت و حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکەکەی قورسرە بێت، بیرمان نەچێت لە بری ئەوەی کە هاوکاری ئاوارە و پەنابەر بکرێت و هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت، چونکە لە ڕووی دابینکردنی ئەمن و استقرارێتەوە، لە ڕووی دابینکردنی شوێنەوە، لە ڕووی پێداویستیەکانەوە، کارەبا و دەرمان و پەروەردە، لە بری ئەوەی ئەو بوارانە زیاتر خزمەت بکات. بەداخەوە حکوومەتی عێراقی هەستاوە بە بڕینی میزانیە، حکوومەتی هەرێمی کوردستان هەستاوە بە بڕینی بەشە بودجەکەی، دەرمانەکەی، بواری پەروەردە، هەموو ئەو بوارانەی کە خزمەتی مرۆڤایەتیەکان نەک بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەوە هیچ ئێمە لەوە دڵنیا بووین کە ئەو بابەتانە لەلای ئەوان هێڵی سوورەویان جێگەی مەناقەشەکردن نییە، تەنانەت بۆ هاوڵاتی عێراقیەکان کە ئێستا ناو کەمپەکان ئاژێن. ئامارێکت بدەمێ لە هەندێک لە قەزاکانی سنووری پارێزگای دهۆک ڕێژەی ئاوارە و پەنابەر زیاترە لە هاوڵاتیانی ئەو قەزایە کە دانیشتوی ئەو قەزایەن. ئەگەر نمونە وەربگرین، نمونەمان وەرگرتووە لە یەکێک لە بنکە تەندروستیەکان و بەڕێوەبەرایەتی تەندروستیەکان کە خزمەتگوزاری تەندروستی پێشکەشی هاوڵاتی ئەو قەزایە ئەکەن، ڕێژەی سەردانیکردنی ئاوارە و پەنابەر دوو هێندە بۆ لەگەڵ ڕێژەی سەردانیکردنی خەڵکی خۆجێی ئەو قەزایە بۆ داواکردنی ملتەزەمات یان خزمەتگوزاری تەندروستیەکان. بۆیە ئاژانسەکانی UN و سەحەبکردنی ڕێکخراوەکانی نێودەوڵەتی UN وا ئەکەن کە
بابەتێکی گەورە بخۆڵقێت ئەویش خزمەتکردنی مرۆڤایەتێت چونکە ئەرکی دەستگای خێرخوازی بارزانانی نەک قورس ئەبێت وار ئەکات کە نەتوانێت وەکو پێویستیش بە بابەتەکانە بگات و ئێمە داواکانمان ئاراستە کردوون و زۆر جێگەی خۆشێتی سوپاسی دەوڵەمەنەکانی کوردستان بکەیت کە بەشێکی گەورە و کلێنێکی گەورەیان پڕکردووەتەوە و پێویستیشە حکوومەتی عراقی سوپاسگوزاریان بکات. کاتە ئێستا ئەوەی کە ئێوە پشتان پێبەستووە خەڵکی سەرمایەداری کوردستان و دەوڵەمەنەکان کە ئێستا یارمەتی دەستگای خێرخوازی بارزانەدەن لەم دۆخی کە ئێستا ئاوایە سەرمایەدارەکان و خواپێداوەکان لە کوردستان بەشێکی گەورە و کلێنێکی گەورە پڕەکەنەوە لەو داتانەی کە ئێمە لە ساڵی 2021 ئاماژەمان پێکردووە و ئالانمان کردووە لەو بڕەپارەی کە نزیکەی 32 ملیار و 750 ملیۆن دینار پێشکەشی خەدەماتی ئاوارە و پەنابەران کراوە ناو کەمپەکان یاریێمی کوردستان لە ڕێگەی دەستگای خێرخوازی بارزانیەوە زیاتر لە 18 ملیاری لە ڕێگەی ئاژانسەکانی UN و ڕێکخراونە دەوڵەتەکانەوە پێشکەش کراوە 14 ملیاریشی لە ڕێگەی سەرمایە گوزاران و خواپێداوانەوە پێشکەشی دەستگای خێرخوازی بارزانی کراوە بۆ خزمەتکردنی ئاوارەکان جگە لەوە دەوڵەتانیش ڕۆڵیان هەیە بە تایبەتی قونسڵخانەکان جێگەی خۆیەتی قونسڵخانەی ئیماراتە قونسڵخانەی کۆیتە ئەم قونسڵخانانە بەڕاستی ئەرکی سەرشانی خۆیان وەکو پێویست جێبەجێ کردو لە خزمەتکردنی ئاوارە و پەنابەراندا و جێگەی خۆیەتی سوپاسیشیان بکەیت و دیسانەوە تاکی دەکەینەوە حکوومەتی عراقی بە جددی بێتە سەرخەت لەم بارەیەوە و لەگەڵ ئاژانسەکانی UN و ڕێکخراونە دەوڵەتەکانیش دابنیشێت و حکوومەتی هەرێمی کوردستانیش چونکە بابەتێکی زۆر گرنگە بیرمان نەچێت لەسەر زەوی دانیشتوین هەمومان مرۆڤین لە ناو سیرەیەکە کارەکەن پێڵێن مرۆڤایەتی. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت سۆران خەڵەف کە بەرپرسی پەیوەندیەکان و ڕاگەاندنی دەستگای خێرخوازی بارزانی ئەم بەیانیە لەگەڵمان بوو لەسەر پرسی ئاوارەکان گفتوگۆمان کرد. سپاس دەکەم. سپاس بۆ جەنابەت دەستان خۆش.